لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز هەزاران گەشتیاری ناوخۆ باشووری عێراق سەردانی ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیان کردووە بە تایبەت هاوینە هاواری زەڵم کە بەهۆی فێنکی و جوانی سروشتەکەیەوە گەشتیاران کاتەکانیان لەو هاوینە هاوارە بەسەر دەبن. شوێنەکە جوانە و چێژمان لە گەشتەکەمان بینیوە بەڵام کەشوهەوا کەمێک گەرمە ساڵانی دیکە کە هاتوین کەشوهەوا فێنک بووە. قەڵەباڵقەکەی ئەوەی سێ بەشی عارەبە بەشێکی کوردە ئەم جار ئاوەکەیشی کەمی کردووە سروشتەکەی ئەو سای نەماوە ژینگەکەیان تەواو پیس کردووە بەڕاستی هەر ئاوەکەی ژینگەکەی نەماوە ژینگەکەی ئەو سای نەماوە. پێشبینی دەکرێت ڕۆژانی جەژنی قوربان دەیان هەزار گەشتیار سەردانی هاویناوارەکانی هەڵەبجە بکەن. زۆرینەی گەشتیاران عەرەبن و لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە دێنە ناوچە گەشتیاریەکانی سنوورەکە. جو هذا جدا جو حلو کەشوهەوایەکی ئارام و دڵگیرە پرۆسی گەشتیاری بە باشی بەڕێوە دەچێ و مامەڵەی جوانمان لەگەڵ دەکرێت بە تایبەتی لەگەڵ ئێمە کە لە پەرزەکانی ناوەڕاست و باشوورەوە هاتوین. ئێمەش سپاسان دەکەین و هیوادارین ئەم مامەڵە جوانتان بەردەوام بێت. وەڵای ئێمە خەڵکی کەلارین لە گەرمیانەوە هاتوین بەڕاستی جەوەکەی خۆشە هەیە هاتوین یەک دوو شەوێ لێرە بمێنەوە جەوێکی خۆش وەرگین لەگەڵ کۆمەڵی برادەرما. وەرزی ئاوین و گەرمایە و ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزە فێنکی و شێداری ژینگەکەوبوونی تافگەیەک ساڵانە سەدان هەزار گەشتیار بۆ خۆی ڕادەکێشێت. پێشبینیمان ئێمە بە حکمی جەژنی ڕەمەزان پێشبینیمانەوەیە کە لە جەژنی قوربانە گەشتیارەکانمان زیاتر کەن بۆ ناوچەکە بەڵام هێشتا زووە بۆی ئەنجامی سەردانی گەشتیاران ڕابگەنین بەڵام ئەڵبەت دەبێدان بەەوە شابنین ئێمە گرفتمان دوو گرفتمانە بوو کە پێچێ کاریگەری بکاتە سەرکەم بوونەوەی ڕێژەی گەشتیارەکانمان یەکەم کەم بوونەوەی تەواوی ئاو لە ناوچە گەشتیارەکانە بە تایبەتی ناوچەی ئاوێسەر و بەرزبوونەوەی پلەی گەرماژ ئەمەش کاریگەریی هەیە. بەردەوام گەشتیاران داوا دەکەن ڕێگای ناوچە گەشتیاریەکان باش بکرێ و چاودێری نرخی شمەک و کاڵاکان بکرێت بۆ پێی بەشێک لە دوکاندارەکان لەم کاتانەدا نرخ بەرز دەکەنەوە. بۆ ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزیش گەشت و گوزاری هەڵەبجە چەند لیژنەیەکی پێگەنا و چاودێری نرخ و ژینگەی ناوچە گەشتیارەکان دەکەن و لیژنەیەکی ژاماری گەشتیاران لە ڕۆژانی جەژنی قوربان تۆمار دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوینە